مشتومڕەکان لەسەر پۆستی پارێزگاری سلێمانی تا ئێستا بەردەوامی هەیە و نەتواندراوە ئەو پۆستە لە نێوان گۆڕان و یەکێتی و پارتیدا یەکلایی بکرێتەوە. بەپێی ئەو ڕێکەوتنەی کە لە نێوان یەکێتی گۆڕاندا هەیە دەبوو هەڤاڵ ئەبوبەکر وەکو پارێزگاری سلێمانی لە دوای ئاسۆ فەرەیدون دەست بەکار بێت، بەڵام ماوەی 3 مانگە وادەی ئاسۆ فەرەیدون وەکو پارێزگاری سلێمانی تەواو بووە و تا ئێستا هەڤاڵ ئەبوبەکر بەڕەسمی لەلایەن وەزارەتی ناوخۆوە نەناسراوە. تا ئێستاش ئاسۆ فەرەیدون پارێزگاری سلێمانیە. دوجاریش هەفتەیەک بەر لە ئێستا وەکو پارێزگاری سلێمانی نووسراوێکی بۆ وەزارەتی ناوخۆ کردووە و داوای مۆڵەتی بێموچەی کردووە. یەکێتی دەڵێت ئێمە ئەوەی لەسەرمان بوو کردومانە و پابەندی ڕێکەوتنەکەی نێوانمان بووین لەگەڵ گۆڕاندا. یەکێتی ئیشی خۆی کردووە لە بەرواری خۆی دەساودەسی دەسەڵاتی کردووە لەگەڵ گۆڕان پرس بە خۆیان کراوە کە ئەوێ داوای بەخشینەکە و دەسەڵاتەکانی ڕادستی جێگرەکەیەکا کە بەڕێز کاک سەردار قادرە لە ڕووی ئیداریەوە پۆستی پارێزگار پێوەسە بە وەزارەتی ناوخۆ. وەزارەتی ناوخۆ داوێتی مەجلیسی شورا و ئەوان کارەکانیان ڕێگری کردووە نەگەیەکێتی نیشتمانی کوردستان. پۆستی پارێزگاری سلێمانی کە گۆڕان بە مافی خۆی دەزانێت و دکتۆر هەڤاڵ ئەبوبەکری وەکو کاندید بۆ ئەو پۆستە دەستنیشان کردبوو پێشتر وتبوویان بۆیە هەڤاڵ ئەبوبەکر وەکو پارێزگاری سلێمانی دەست بەکار نابێت چونکە پارێزگار ئامادە نییە لەبەردەمی سەرۆکی هەرێم سوێندی یاسایی بخوات، چونکە سەرۆکی هەرێم خۆی ماوەی پۆستەکەی بەسەر چووە. لە بارودۆخی ئێستاشدا گۆڕان دەڵێت پێویستە پارێزگاری سلێمانی لە نێو ئەنجومانی پارێزگاوە هەڵببژێرێت نەوەک وەزارەتی ناوخۆ دەست بخاتە نێو ئەو کارەوە. بەدڵنیاییەوە ئەبێ پارێزگار خۆی پارێزگار لە ئەنجومەن هەڵبژێراوە کاتی خۆشی کە ڕێکەوتنامەکە لە ئەنجومەن خوێندراوەتەوە دەنگی پێدراوە بۆ بە بڕیار ئەوە بڕیاری ئەنجومەن بووە کە 2 ساڵ یەکەم بۆ یەکێتی نیشتمان بێ و 2 ساڵی دومیش بۆ بزوتنەوەی گۆڕان بێت. ئەزانی چۆنە کێشەکان لە هەرێمی کوردستان زۆربیان گرفتی سیاسین. تا ئێستا پارێزگای سلێمانی بێ پارێزگارە و لە هەمان کاتیشدا 4 پارێزگاری هەیە کە هەر یەکە لە ئاسۆ فەرەیدون، هەڤاڵ ئەبوبەکر، سەردار قادر، عومەر قەڵاتزەیی کارەکانی پارێزگار ڕای دەکەن کە هێندێکیان بەپێی یاسا و هێندێکیشان بەپێی ڕێکەوتنی سیاسی کار دەکەن. کارەکانی یەکێتی نیشتیمانی و بزوتنەوەی گۆڕان ڕائەسپێردرێن. دوای ململانەیەکی زۆر لەسەر پۆستی پارێزگاری سلێمانی بڕیار دراوە کە سەردار قادر وەکو پارێزگاری سلێمانی بە وەکالەت بناسێندرێت. هەرچەندە بڕیار و ئەمڕۆ ئەو فەرمانەی دەستنیشانکردنی سەردار قادر بگات، بەڵام لەلایەن وەزارەتی ناوخۆ فەرمانەکە ڕاگیراوە و دوجاریش نازاندرێت ئایا سەردار قادر پارێزگاری سلێمانی بە وەکالەت دەبێت یاخود ئەو بڕیارەش هەڵدەوەشێتەوە. ڕامێر عوسمان، کەناڵی ئاسمانی پێام، سلێمانی.